حقیقت ئێمە ئەوە ڕۆژێ پێش یاریەکە هاتین بۆ کەلار بۆی ئەم یاریە زۆر پێویستیمان بە سێ خاڵەکە بوو ئەمە کۆتایاری یانەی خانەقین بوو بۆیە ئێمە دەبواە بە هەر شێوازێک وایە ئەم سێ خاڵەمان بەدەست بێنایە الحەمدوللا ئەمڕۆ خۆی ڕاستە لەم ساحەیە لەوانەیە هیچ پلانێک و شێوازی یاری دروست تەواو ئەنجام نەدرێت لەبەرەوەی گۆڕەپانەکەیان جێی شایستەی یاری خولی پلەیەک نییە بەڵام بە هەر حاڵ الحەمدوللا ئێمە توانیمان بە گۆڵێک بێ بەرامبەر ببینەوە فشارێکی زۆر لەسەر تیپەکەمان هەبوو لەبەرەوەی تیپەکەی ئێمە لە کۆتا ریزبەندەکەیە ئێستا توانیمان دوو مەرتەبە بچینە سەرەوە الحەمدوللا احتیفاز بەوە بکەین کە لە خولی پلەیەک بمێنینەوە وەڵام مانەوەی خانەقینی مەسە چوونە ناو حساباتەوە ئیمە گۆڵی بکەین خۆمان تەواو دەورێگە حەسم بکەین و فکرمان سافە فەریقان چنە و لاعبان چنۆرە ماڵ خدا کەریمەرە ساڵی تر لەوانەیە ئەمور بگۆڕێت پارە نادێگەمان بدە خاوەن پارە ئەمکانێتی بود بتوانین لاعب بارین ئیسەیمە چوونە ناو حسابات ئەوە سێ سادە گەرەگەی لعبەگەی تری لەگەڵ ئاسۆ یا دانت یا تەعادل کات ئەو کاتە ئێمە مینینە و لە دەوری پلەیەک.